وصحبه ومن والاه. بپشتیوانی خوای گەورە بەردەوامی لە تەفسیرکردنی سوورەتی پیرۆزی مەریەم لە حەدیثێکی صحیحی بخاری داتۆ ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ کە ئامۆزای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دەفەرمێ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بە جوبرەئیلی فەرموو باشە چی شتێک مەنعی تۆ دەکات کە زۆر سەردانیمان بکەی؟ چونکە جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ گەورەترین بەڕێزترین مەلایکەی خوای پەروەردگارە، وحی بۆ هەموو پێغەمبەران هێناوە سەلامی خوایە لەسەر بێ، و محەممەدی صلی الله علیه وسلم گەورەترین و بەڕێزترین مرۆڤی سەر زەویە. بۆیە فەرمی چی شتێک مەنعی تۆ دەکات کە زۆر سەردانیمان بکەی، زۆر بێ بۆ لام، حەزەکەم زوو بتبینم. چونکە دڵنیا بە هەر کاتێ جوبرەئیل بێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە فەرمانی خوات زۆر خۆشە، یعنی کەسێک بە فەرمانی خوای گەورە بێ بۆ لای تۆ بێگومان حەزەکەی زیاتر بێ بۆ لای تۆ. خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، فەرمووی وما نتنزل إلا بأمر ربك. ئەی جوبرەئیل بە محەممەد بڵێ صلی الله علیه وسلم ئێمە بە فەرمانی خوا نەبێت نایەنە خوارەوە، دانابەزین نە بۆ لای تۆ نە بۆ لای هیچ کەسێک بۆ هیچ ئیشێک. کەواتە مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ کە ژمارەیان چەند قاتی مرۆڤەکانە بەبێ فەرمانی خوای گەورە دانابەزنە خوارە بۆ یەک ئیشێک. کەواتە هەر لە خۆیانەوە وەکو مرۆڤەکان نین، هەر لە خۆمانەوە نێشتەکەین، ئەوان بەبێ فەرمانی خوا هیچ شتێک ناکەن. وەیە ئەی محەممەد صلی الله علیه وسلم ئێمە دانابەزین ئیلا بە ئەمری خوا نەبێت، چونکە لا يعصون الله ما ئەمەرەهم ويفعلون ما يؤمرون. خوای گەورە دەفەرمێ مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ قەت سەرپێچی فەرمانی خوا ناکەن، هیچ گوناه و تاوانێکیان نییە، و ئەوەشی خوای گەورە فەرمانیان پێ بکە ئەوە جێبەجێ دەکەن. بەڵام ئێمە سەرپێچی فەرمانی خوا دەکەین و زۆر جار شتانێک دەکەین کە خوا پێمانی نەفەرمووە. کەواتە ئەوە بزانین مەلایکە سەلامی خوایان لەسەر بێ لەسەر زەویە ئیش و کاریان زۆرە، هەر کۆمەڵێ مەلایکە و ئیشێکی پێسپێرراوە، ئەمە ئیشی تۆیە و ئیش تۆیە، هەمووشی بە فەرمانی خوا دەجوڵێتەوە. کەواتە ئەوان مەخلوقێکی پاکن سەلامی خوایان لەسەر بێ. حتا لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیح تەرغیبە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم چۆن دڵخۆش بم بەردەوام، چۆن ژیانم بەردەوام خۆش بێ لە کاتێکە ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ کە یەکێک لە چوار مەلایکە بەڕێزەکە گەورەکە کە عید بەوەیە لە ڕۆژی قیامەتە فوو بکە بە کەڕەنا و شەیپورە بە فەرمانی خوا هەموو خەڵکی بمرێت قیامەتیش بێت. جا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی کە ئەو قەرنەی پێیە وەکو چۆن دەڵێ وەکو شاخێکی ئاژەڵە، مەگەر خوا بزانێ چۆن نیەشێوەکەی، مەگەر خوا بزانێت چۆنێ گەورەیە، چۆن فوو دەکەی بە شاخێکی ئاژەڵە تەشبیهات نەبێ، ئەو ئیسرافیلەیش بە فەرمانی خوا فوو ئەکاتە ئەو کەڕەنا و شەیپورەدا هەموو خەڵکی دەمرێت قیامەت دێ، فوو یەتری پیاکە خەڵکی زیندوو دەبێتەوە بە فەرمانی خوا. جا دەفەرمێ خاوەنی ئەو شاخە سبحان الله بە دەستی خۆی گرتوێتی، ئەو شتەی گرتۆ کە فووی پیا ئەکات قیامەت دێ. ئەفەرمێ وەحەنا جەبهەتەه، ئاوا سەری داگرت، مەلایکەیەکی بێتاوان سەری داخستووە گوێیەکانی گرتووە، ئاوا چۆن کەسێک گوێ لە شتێک دەگری ئاوا تۆزێ ئاوا گوێی بۆ لار دەکاتەوە. ئەم مەلایکە سەلامی خوای لەسەر بێ گرتوویەتی سەری داگرتووە ئاوا گوێشی گرتووە، بۆچی؟ ينتظر أن يؤمر فينفخ، چاوەڕێی ئەوەیەتی خوای گەورە فەرمانی پێ بکە یەکسەر فوو بکا بە کەڕەنا و شەیپوردا، هەموو دنیا ڕۆح لەبەر گشتی بمرێ ئیلاوە نەبێت کە خوا دەوێ بمێنێت. ئەمە مەلایکەن سەلامی خوایان لەسەر بێ گوناه و تاوانیان نییە،
پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم بەلای جوبرەئیل تێپەڕیم لە ئیسرا میعراجە لە ترسی خوا وەکو حەسیرێک چۆن دەڕزی ئاوای لێ هاتبوو لە ترسی خوا. هەموو ڕۆژێک پێویست ناکەم قسە باس بکەم، یعنی بەڕاستی ناو کۆمەڵگایەکە دەدەژین ئەگەیتە هەر کەسێکی ڕیش سپی هەمووی دەڵێ بەهەشتیم، هەمووی دەڵێ چیمان کردووە. یعنی بەڕاستی ئەمە کارەساتی زۆر گەورەیە. کورە بۆ خاتی خوا بۆیە دەبار و بیزبارەیەکەمەوە وەڵڵا بۆ قیامەتان زۆر خەتەرە. چونکە باس ماگرم دوسێ ڕۆژە خوای گەورە دەفەرمێ سوێن بە گەورەی خۆم ئەوەی لە دنیا لێم نەترسی لە قیامەتی تۆقێنم. چۆن ناترسی لەخوا؟ وەڵڵا هیچ نەکڕۆ تا بترسم. ئەی جوبرەئیل چی کردووە سەلامی خوای لەسەر بێت؟ ئەی ئیسرافیل چی کردووە ئەوە لە ترسی خوا سەری داخستووە چاوەڕێی فەرمانی خوایەتی؟ ئەوان تاوانیان کردووە لە ژیانێ نەگوناحێکیان نەکردووە، بەڵام تۆ لەو ڕۆژەی بالغ بووی دەخەری گوناح و تاوانی. مام حەجی چۆن گوناحت نییە؟ بە ملیۆنێ و بە ملیارها گوناح مەمنون بە، چۆن نیتە؟ بۆ خاتری خوا. خۆ هەر پیاو کوشتن و زینا گوناح و تاوان نییە. بەداخەوە هەرچیان دەمیانەکەیتەوە بە پێڵی خۆم بچمە بەهەشتەوە. وەڵا پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ یەک مەلایکە زاد ناگە قسەی بکات. ئینسان لە خوا بترسێ ئەو شتانە ناڵێ بەخوا. ئەو حاڵی مەلایکەیە سەلامی خوایان لەسەر بێ. ئێمە شەو ڕۆژ بێفەرمانی خوا دەکەین گوێمان پێی نییە. بەڵام مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ گوناح و تاوانیان نییە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئاسمان چۆن دەڵێ ئاها شتێک قورس بێت جیڕەجیڕەیەکات. یعنی بۆ ئەمە شتێک قورس بێت چەند کەسێک پێش دەبانی ئادەبینی جیڕەجیڕێ دەکات دەنگێکی لێوە دێت چونکە قورس بووە. ئەفەرمێ ئاسمان ئاوا دەنگی لە پەیدا بوو ئەوەندەی مەلایکەی لێ سەلامی خوایان لەسەر بێ. لە کاتێکە ئەفەرمێ شوێنی بستێک نابینی چۆڵ بێ لە ئاسمان ئیلا مەلایکەیەک دەبینی نێوچاوانی ناوە لە زەوی سەجدە بۆ خوا دەبات. هەموویان ئەو حاڵیانە شەو ڕۆژ زیکری خوا دەکەن، یەک تاوانێکیان نییە، بەڵام لە ترسی خوا بەردەوام لە سەجدەدان نوێژ و عیبادەت دەکەن. بۆیە مەلایکە سەلامی خوایان لەسەر بێ بەبێ فەرمانی خوای یەک شتێک ناکەن، لەگەڵەوەشا زۆر زۆر دەقات و سەدقاتی ئێمە لە خوا دەترسن. خوای گەورە دەفەرمێ ئەی جوبرەئیل بە محەممەد بڵێ صلی الله عليه وسلم له ما بين أيدينا وما خلفنا وما بين ذلك. ئەی محەممەد صلی الله عليه وسلم باش بزانە هەرچی شتێک پەیوەندی بە قیامەتەوە بێ له ما بين أيدينا ئەوەی کە لە قیامەتە هەمووی لەژێر فەرمانی خوادایە. وما خلفنا ئەوەشی کە لە کاروباری دنیایە. وما بين ذلك ئەوەشی کە لە نێوان دنیا و قیامەتایە هەمووی عید بەکێیە؟ هەمووی پەیوەندی بەخوای گەورەوەیە. دنیا و قیامەت وإن لنا للآخرة والأولى. خوای گەورە دەفەرمێ دنیا و قیامەتی ئێمەیە، مڵکی ئێمەیە، ئێمە خاوەنی دنیا و قیامەتی. کەواتە ئاگادار بە لەم دنیایەدا تەنها زاتێک کە بەڕێوی بە تەنها ئەڵڵایە، هیچ پیاوچاک و پیاوخراپێک نییە. دنیا و قیامەت پەیوەندی بەخواوەیە. باسمان کرد لە چەند عەسری پێشوە ئیبراهیم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قیامەت هیچی پێ ناکرێ بە باوکی خۆی. بە بەرچاوی ئیبراهیم پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم باوکی دەبێتە کەمتیارێک و فڕێدە ناو ئاگری دۆزەخەوە، ناتوانێت باوکی لە ئاگری دۆزەخ ڕزگار کە. لە حەدیثێکی صحیح داتووە لە صحیح مسلم پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم داوام کرد لە خوای گەورە ئیزنم بدا بچمە سەر قەبرەکەی دایکم، دایکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوای گەورە ئیزنی پێم دا، بەڵام ئیزنی پێم نەدا دوعای خێری بۆ بکە. بۆچی؟ لەبەرەوە بتپەرست بنەوە. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچی پێ ناکرێ بۆ دایک و باوکی. تۆ بەتەمای پیا و خراپێک کە خەڵکی سەجدەی بۆ باو دەست و قاچی ماچەکە بەتەمای بتخاتە بەهەشتەوە. کورە خۆی قیامەتی ڕەشە وەکو قیر چی بۆ تۆ ئەکا نەکبەت؟ ئەو خۆی سەجدەی بۆ برێ لە دنیادا، خۆی کردۆ بەخوا پەنا بەخوا. بەتەمای تۆ ڕزگارکە، ئەو خۆی ڕزگاری نابێ ئەگە لەسەری بمرێت. بۆیە دنیا و قیامەت خوای گەورە دەفەرمێ دنیا و قیامەت و ئەوەشی لە نێوان دنیا و قیامەتە هەیە هەمووی عاید بە ئێمەیە، هەمووی ئێمە خاوەنین، تەنها ئەڵڵا خاوەنێتی. پێغەمبەرانیش سەلامی خوایان لەسەر بێ خاوەنی دنیا و قیامەت نین، پیاوچاکانیش بە هەمان شێوە. ئەزان لە ڕۆژی قیامەتە خوای گەورە چی دەفەرمێ؟ يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن. لروج قيامة ملائكة كان هەموویان
سەلامی خوایە لەسەر بێ. پۆل پۆل دەوەستن، جوبرەئیلیش دەوەستێ، یەک کەسێکیان قسە ناکەن، ناتوان یەک قسە بکەن ئیلا مەگەر خوا ئیزنیان بدە، مەگەر خوای گەورە بفەرمێت جوبرەئیل فەرموو قسە بکە، ئەینا بووینێ قسە بکات. باتەمای پیاوێک سەجدەی بۆ براوە لە قیامە شتێ بۆ تۆ بکە، قەبرێک دار و بەردێک دڵنیا بە شوێنی کڵاوی بابردوو کەوتویت. بۆیە تۆبە بکە ئەمڕۆ بگەڕێرە بۆ لای خوا، دڵنیا بە دنیا و قیامەت تەنها بەدەستی خوایە. هەر کەسێک خۆی چاک بێ بۆ خۆیەتی. مەڵێ باوکم پیاوێ چاک بوو تەواو، نایخوات. نوح سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەری خوا بوو، یەکێک لە 5 پێغەمبەرە گەورەکە سەلامی خوای لەسەر بێ. کوڕەکەی بە کافری مرد، هیچی پێ نەکرا، ژنەکەی بە کافری مرد، هیچی پێ نەکراوەی. کەواتە ئاگاداری خۆت بە، خۆت بۆ خۆت هەوڵدە، بەتەمای ماڵ و مناڵ مەبە، خۆت بۆ خۆت ماندوو کە بۆی ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە لە دنیا و قیامەت سەربەرز بی. بۆچی خوای گەورە شایانی ئەوەیە کە عیبادەتی بۆ بکرێ؟ خوای گەورە دەفەرمێ رب السماوات والأرض وما بينهما فاعبده. ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەڵڵا پەروەردگاری دروستکەری بەدیهێنەری ئاسمانەکان و زەوی و ئەوەشی کە لە ناویدایە هەموو بوونەوەر کێ دروستی کردووە؟ ئەڵڵا، بەس خوای گەورە. وما بينهما، نێوان ئەرز و ئاسمان کێ دروستی کردووە؟ هەموو ئەرز و ئاسمان، حەوتەبەقەی ئەرز و ئاسمان لەگەڵ ئەوەشی کە لە نێوان زەوی و ئاسماندا هەیە تەنها ئەڵڵا دروستی کردووە. بەڕێوە دەبات فاعبده، تۆش ئەی محەممەد صلی الله عليه وسلم تەنها عیبادەت بۆ پەروەردگارت بکە، غەیری ئەو کەس مەپەرستە، باوەڕت بە غەیری خوا نەبێت. خوای گەورە و میهرەبان فەرمان دەکا بە پاکترین مەلائیکە، گەورەترین مەلائیکە سەلامی خوای لەسەر بێ کە جوبرەئیلە، بڕۆ بە پاکترین و گەورەترین مرۆڤ بڵێ کە محەممەدە صلی الله عليه وسلم فاعبده، کە عیبادەت تەنها بۆ ئەڵڵا بکەت، تەنها خوا بپەرستێ. باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ عیبادەتی لەسەر لا نەچوو، باشە حتا لە حەدیثا نەهاتوو، حتا وەفاتی کرد نوێژی نەکرد. ئاخر وەسیەتی چی بۆ ئامۆژگاری؟ فەرمی ئەسەڵات، نوێژ بکەن، ئاگاتان لەو ئافرەتانە بێ کە لە ژێدەستی ئێوەدان کۆیلەکان و غەیری کۆیلەکانیش. ئەمە ئامۆژگاری پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. وفرموشي خواهي قرأ فمي واعبد ربك حتى يأتيك اليقين، حتى دمري أي محمد صلى الله عليه وسلم عبادتي خوابك أكريك سيك دواي أو بيت دواي صحابة دواي تابعين بلي الله من يجمع سلح القداوة من لكعبا ينجكم يدولوا الربارستان دروي بك خل باورت بيبك إي باشا حربريت كعبو بيتوا خو نجي مغرب عشاء فرياناكي أخلك كتولي لما كمدينة كاميان نجكي إكاك خو حتشيك تبي فريها الدنيا جاك ناكل إذا تواني أمر اللي هذا نيو جماعات كده برد المسجد كده نيو جماعات كده كسائر الشباب أتواني فريها في ناكل إيه أكري مكان مدينة أو هم كيلومتر بيني أنا تو والله عمل مكان مدينة نيو جاك والله أما شلون لما مكان مدينة جاك أو نيو جاك مكان مدينة كده أما خلطان عندني خلق داماو خلق فقير ويان خلطان نان نبو بيخوا من على كاني أشو حيوانك زكاتك هنا إذا فلانكس من على خوي احتياج مش نقي احتياج يباشا بياو تشاكشتي واكا من على خل برسيكا نابخ خواب ناس تنها خواب ناس وتواو إمام عمر رضي الله عنه أبو بكر الصديق إمام عثمان هم الصحابة حميا حتى مرد نيو جانكت يباشا بو نيوجنا سلمان هل نجيلا بو ما نقشنا أو يقيني كتو باسكي إمام عمر نيوجا شهيد نكره إمام علي الرجال مزجوتا شهيد نكره بو من يوجا ونيوج بيعني رشد أقول إيه ما تيجي للدين بخاشوني ما ناكل أوانيك أواخل كده خلطين باسي شكرا شنجاري دوباره باسي دكم بيا كبو خاوني بيرباور عقيدتي باك بو دل الرشق نفرق هاد بولام ودي فلانكس مني ناردو تاخد عن تيجي مسلم شيء أبي أو ندسر مرة بديتي جاران كاك أو أنا قزاق جنم دوي أو أنا شلتوك موي أو أنا جو موي أو أنا فلانشت موي يا هر كاك اشتوا كريه كابرا فقيرة بو حالة بقات جوتي كردوها
داماوە هەتا تۆزێک گەرمی پێیاگەتەوە ئێستا کاکە خەڵکە نێری دەی کاکە وەڵا ئەوەنە قزاقگەنم مەوێ ئەمە کەی ویژدانە وەڵا ئەمە حرامە وەکو گۆشتی سەگ پێی حرامە کاکە چکۆ کابرا دڵی دەرناچێت بەس ناچارە بیدا لە داماوێیدا بۆ حاڵەتا کوی کردو بە دووسێ مانگتا کوی کردو دەسە کابرا دێت وەڵا دەی کاکە حازر کردو بم دەرێ ئەمە زوڵمێ زۆر گەورەیە ئیسلام شتی وایتیان نییە زەکات بۆ فەقیرە نەک بۆ پۆز لێدان و خەڵک بیخوا و خەڵکی دەوڵەمەند و فەقیر بیخوا زەکات بۆ فەقیرە فەقیری ڕاستەقینە نوێنەرێکی ناردووە بۆ لای نەفەرێک خاوەنی مەڕە بەخوا ئەوەنە سەر مەڕمەوێ و توێتی ئەگەر ئەوەنە سەر مەڕم نەداتێ مەڕەکانی ئەەکەم بەبەرد ئەمی زۆر عاقڵ بوو خوا ئەناسی خوا وتی وەڵڵاهی یەک مەڕی نادەنێ بڕۆ پێشی بڵێ ئەو بتوانێت مەڕ بکا بە بەرد ئەتوانێت بەردی بکا بە مەڕ ئەو شاخانە هەمووی بەردە وا بیکاتە مەڕ و چ پێویستەکە داوای مەڕ لە من کە ئەو بتوانێت مەڕ بکا بە بەرد ئەتوانێت بەردیش بکا بە مەڕ بیلعەکسی کاتەوە خۆی بێ بتوانی وایە ئەو لە شاخا گەورانە تلی وای تیا بیکە 100 مەڕ تیا دەرەچێت شاخی وایە بە ملیۆنەها مەڕی تیا دەرەچێت دەی کاکە مادەم بتوانی مەڕ بکەیتە بەرد ئەتوانی بەردیش بکەی بە مەڕ ئەبێ بتوانی با بخۆی ئەو شاخانە بکاتە مەڕ و ئەوەنە مەڕی هەبێتە پێویستی بە کەس نەبێت بەخوا یەک مەڕی نادێت ئەگە ئێسان خوا بناسی ئاوای لێدێت ئەمانە چییە مرۆڤ هەموو هەناسەیە کە هەناسەکانمان بەدەستی خوایە بەدەستی هیچ کەسێک نییە بەخوا پیاوچاک شتیوان ناکات خوای گەورە دەفەرمێ فاعبده واصطبر لعبادته هل تعلم له سميا أي محمد صلى الله عليه وسلم عبادت بۆ خوای گەورە بکە ئایا کەسێک هەیە هاوتای خوا بێت وەکو خوا بێت هەیە بیستوتە کەسێکە بێگو خوا بێت بیستوتە لەگەڵ خوادا کەسێک ئاسمانەکان و زەوی دروست کردبێ ناوەڵڵا وەڵا کافرەکانیش بتپەرستەکان بڕۆ لە قورئانە چەند شوێن باس کراوە خوای گەورە دەفەرمێت لە قورئانی پیرۆزە ئەگەر پرسیار لە بتپەرستەکان بکەی چێ ینی پرسیار ئەڵڵایان لێ بکەی ئەڵڵای چێیە ئەڵێن ئەڵڵا ئەو کەسەیە ئەو زاتەیە ئاسمانەکانی دروست کردووە زەوی دروست کردووە ئێمە دەژێنێ ئێمە دەمرێنێ هەموو شتێکمان بەدەستی ئەڵڵایە بەس ئەم بتانە لە خوا نزیکمانەکەنەوە مانە خوای ئێمە نین قەبرپەرستێکەش هەمان شتە خۆ نەیان ئەم بتە منی دروست کردو ئەم بتەی ئەمە واسیتەی لە نێوان من و خوادا تەواو بەڕاستی قورئان کە بزانە وایە ئەوە نییە لە قیامەتی شەفاعەتمان بۆ کە ئێ بت داروبەر شەفاعەت لەگوێ بە تۆ بکە کەواتە خوای گەورە دەفەرمێ واصطبر لعبادتي أي محمد صلى الله عليه وسلم عبادت بۆ خوا بکە و خۆڕاگر بە لەسەر عیبادەتی خوا خۆڕاگر بە ئارام بگرە وەڵاهی ئەو ناڕەحەتەی کە ئێمە دەیبینین نوێژ دەکەین لە شیرینی خەوە هەڵەسین پارشێو دەکەین لە شیرینی خەوە هەڵەسین خەوێ خۆش و قورس هەڵەسین نوێژ دەکەین شەو نوێژ دەکەین نوێژی بانی دەکەین هەموو کاتێک وەڵای برسیمان دەبێت هینومان دەبێ دین بۆ مزگەوت ماندوو دەبین دەڕۆی بۆ حەج و عومرە ماندوو دەبی هەر شتێک چاکە دەکەی ماندووبوونێکی تایە وەڵاهی ئەو ماندووبوونە دەڕوات بەڵام بەخوا پاداشتەکەی چاوەڕێت بەڵام ئەو خۆشی شادیانش کە لە تاوان و گوناها دەیبینی بەخوا خۆشی شادیەکان دەڕوات بەڵام ئەگەر تۆبە نەکەی سزاکەی لە قیامەت چاوەڕێت کەواتە عیبادەت بۆ خوا بکە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بۆ خۆڕاگر بە لەسەر عیبادەتی خوا چونکە خۆت ئەزانی ئایا بیستوتە خوا شەریکی هەبێ بیستوتە خوا هاوتا و هاوشێوەی هەبێ لە کاتێکە ئێمە هەموو ڕۆژێ دەڵێن وەلەم یەکن لەه کوفووە ئەحەد خوای گەورە هاوشێوە و هاوتای نییە ئێکە هاوتای نییە بۆ غەیری خوا دەپەرستی باوەڕ بە غەیری خوا نەبێت غەیری خوا هیچی بەدەست نییە هەمووی دەمرێت پیاو چاک بی پیاو خراپ بێ ئەو زەوی کە تۆ دەیبینی لاشەی 124,000 پێغەمبەری تایە سەلامی خوایان لەسەر بێ هەموویان خۆڵدایانی پۆشتی سەلامی خوایان لەسەر بێ هەر لەم عێراقی خۆمانە هەزارەها سەحابە شەهید کرا و ڕەزا و ڕەحمەتی خوایان لەبێ بێجە لە تابعین کاتێک لە غەزاکانە کە ئەم وڵاتە ڕزگار کرا ئەم وڵاتانە ڕزگار کراوە بڕۆ هەر لە شەڕی جەلەولادا بڕۆ سەیری کە چەند سە سەحابە کوژراوە لە شەڕی جەلەولا کە کاتی خۆی لە جەلەولا شەڕێکی زۆر خوێناوی کراوە لە نێوان مسلمانان و ئیمپەراتۆری فارس لەگەڵ فارسەکانە بۆیە ئەم ئیسلامە بە ئاسانی نەگەشتۆ بەدەستی ئێمە بە ئێمەش
شوێنی ئەو ئیسلامە بکەوین بە ئیزنی خوا لە دنیا و قیامەت سەربەرز دەبین. یا رەبی خوا لە گوناهکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا رەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، بە تایبەتی ئەوانە داوای دوعای خێریان کردووە. یا رەبی خوایە ئەوانەی لە نەخۆشخانەکان لە ماڵەوە نەخۆشن خوایە شیفایان بۆ بنێرە. یا رەبی خوایە ئازاریان لەسەر سوپ بکە. یا رەبی خوایە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی، وامان لێ بکەی تەنها تۆ بپەرستین، باوەڕمان بە غیری تۆ نەبێ. یا رەبی خوای لەسەر سونەتەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بمان جينو بمان مرينا. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.